ئێژن تەدەی سەرجەم ئامادەبوانی خۆشەویست و دڵسۆز لە ناخی دڵەوە هەڵقڵاو لە ڕۆحی کۆچکرد و هاوڕە سلێمانەوە بە خێرهاتنی یەک بەیەکتان دەکەین سوپاس و ڕێزی زۆر لە هاتن و ئامادەبوونتان دەگرین دیارە ئێوە زۆربەتان لە ئێمە باشتر ئاشنان بە پێکاتە و مەعدەنی هاوڕە سلێمان و خەبات و تێکۆشان و توانە معریفی و هەک بە پڕزانیاریەکانی کۆچکرد و سەرڕای ئەوەی زۆر پێشوەخت ڕۆیشت و هێشتا هەر خەریکی خۆ ئامادەکردن بوو بۆ ژیان نەوەک تنینەوەی بەرهەمی ماندووبوونەکانی وەلێ لەگەڵ ئەوەشدا کەمنین ئەو بوارانەی کە پڕوزەیی و دەوڵەوەندی معریفی ئەو دەردەخەن ئەو لەگەڵ ئەوەدا کە بەشێکی سەرەکی تەمەنی خۆی لە خەباتی پێشمەرگایەتی و سیاسیدا خەرج کرد و لەو ڕێگایشدا هەم برایەکی ئازیز و هەمیش چاوێکی بەخشی لە چەندین بواری تردا بێ ماندووبوون و بێ بەرامبەر خزمەت و ئیشی دەکرد ڕەنگە لای زۆربەتان معلوم بێت کە هاوڕێ زیاتر لە 2000 کتێبی خوێندۆتەوە هەر ئەوەش هۆشیاریەکی باڵا و فرەڕەهەندی پێبەخشی بوو مرۆڤێک بوو لە یەک کاتدا پێشمەرگە و شۆڕژگەر مێژووناس شوێنەوار پارێز ژینگە دۆست چالاکێکی مەدەنی بوو پشتیوانێکی بەهێزی خەباتی ڕزگاری خوازی پارچە جیاوازەکانی کوردستان بوو پاڵەوانێکی بەورە و بەهێزی دژایەتی گەندەڵی و نەعەدالەتی و ستەمکاری بوو نەکەر لایەنگر بەڵکو و تێکۆشەرێکی دیاری خەباتی ئازادی و ئازادی ڕادەربڕین و مافی دەنگدانی ئازاد و هەبوونی ئۆپۆزیسیۆنی کارا و فعال بوو تا دوا ئەندازە دژی جیاوازی چینایەتی و عقڵیەتی دواکەوتو دەجەنگا باوەڕی تەواوی بەوە هەبوو کە دەبێت عقڵ و بیرکردنەوەی مرۆڤ بازنەی تەستی خێڵەکی و ناوچەگەری تێپەڕێنێت بەلایەوە گونجاو بوو مرۆڤ جیهانی بیر بکاتەوە و لۆکاڵی خزمەت بکات و هەروە ژیا بەداخەوە زۆر زوو بەجێ هێشتین دوو خەونی هەبوو لە ماوەی نەخۆشکەوتنیدا کە من بەردەوام لەگەڵیدا بووم و بەردەوام دووبارەی دەکردەوە و بەبیری دەهێنامەوە دەیگوت یەکەمیان تەمەنا دەکەم ئەم جارەش باش ببمەوە تا دڵی هەموو ئەو کەسانە ئاش بکەمەوە کە بە هەر جۆرێک لە جۆرەکان لێم عاجز و نیگەران بوون دووەم دەیگوت حەزم دەکرد تا هەندێک لە بەرهەمی خوێندنەوەکان چاپ دەکرد یان لانی کەم تا کتێبەکەم دەنووسی ئەو نەخۆشیە بەرەوشی نەگرت بووم بەداخەوە مەرگ مەودای نەدا هیچ یەکێک لەو خەونانەی بهێنێتە دی ڕاستە نەخۆش و هیلاک بوو بەڵام کۆچی یەکجار زۆر چاوەڕوان نەکرا بوو بۆیە جارێکی تر لە بری ڕۆحیانەتی پاچی ئەو داوای بەخشین و گردن ئازادی لە هەمووتان دەکەین سوپاس و پێزانینی زۆریش بۆ ئەوانە دەنێرین کە بۆیان نەگونجاوە لەم مەراسیمەدا ئامادە بوون و بە ڕێگا و شێوازی جیاواز هاوبەشی و هاوخەمی خۆیان دەربڕیوە هەروەک سەری ڕێز و وەفا بۆ ئامادەبوونتان و لە ئاست گەورەی و وەفا و دڵسۆزی و ماندووبوونی ئێوەشدا دادەنەوێنین بە تایبەت بۆ ئەو هاوڕێ و برایانەی خۆبەخشانە و خۆڕسکانە ئەرچی ڕێخستن و بەڕێوەبرنی ئەو مەراسیمە و چلەی هاوڕێیان گرتە ئەستۆ هەروەها سوپاس و پێزانینی زۆر بۆ دام و دەستگا حکومیە جۆراوجۆرەکان و لە ناویاندا برایانی پۆلیسی هاتوچۆ و تەندروستی و ئاسایش و پۆلیسی مەدەنی و سەرجەم دام و دەستگا حکومیە پەیوەندیدار و بەشداربووەکان دەکەین جارشتر سوپاس بۆ هەموو ئێوەی بەڕێز و خۆشەویست کە لەم کۆسە گەورەیەدا هاوکار و پشتیوانمان بوون و دەبن لەگەڵ ڕێزی کە سوکاری کۆچ کردو زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ نواندنی وەفاتان